لە 4 مانگ نزیک دەبێتەوە نزیکەی 50 مامۆستا و چاڵاکوانی مەدەنی و ڕۆژنامەنووس لە سنووری پارێزگای دوهۆک دەستگیر کراون و بەشێک لەوانیش چارەنووسیان نادیارە و کەس و کارەکانیان دەڵێن بێسەر و شوێنن. دەستگیرکراوەکان تاوانیان تەنها ئەوە بووە بۆ داواکردنی ماف و موچەکانیان خۆپیشاندانیان ئەنجام داوە یاخود بەنیاز بوون خۆپیشاندان ئەنجام بدەن. بەشێک لە کەسوکاری دەستگیرکراوەکان بە شوێن چارەنووسی ڕۆڵە و برا و باوکیانەوە هاتوونەتە بەردەم پەرلەمانی کوردستان و داوای ئازادکردن و دیاریکردنی چارەنووسیان دەکەن. بری دو هیوا گودار زباری مال یا رواندی و حتی به گویجی به سروشینه نزانیم کی ویا و سرو بری چیا و ونا کنی چه ماجا و چه دیگه نینا تا به گوی به سرم نزانیم کی ویا 22 هیوا 10 و 20 هیوا 12 و 2 هیوا گرتی با کرمان مدارت کرمان او دیگه اگر آخر بیتن سر آخر نکی اوگه گردیتن نخو یعنی چه مشکلی و چه ویستنی نکوره من یعنی چالاک بانو یه آخر بیت رخ نگرد بیتن مثلا گندلیه که یان چسته که نخو چه مشکلی نکرنا و یه بیت هوا نکوره من پیوندی کر گوته از دل آسایشا گستیل هولیره ما هولیره بسیار که نیشا من نداره مگله که سوال کری باز جماعت مگله که هاتی آسایشا گستیل هولیره گوتیه نیه چلی نزانیم نولی بریو ما چلی هایلی نیه هم نزانیم که سر چی گرفتی سر چی نگرفتی هم نزانیم اما دو ایوه بی سرشی نه تلفونه و نه سر داده و چی نیه. ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ڕایسپاردوون تاکو بزانن هۆکاری دەستگیرکردنی چاڵاکوانان و ڕۆژنامەنووسان و مامۆستایانی سنووری دهۆک چییە و لە کام زیندانی کراون بەڵام تاکو ئێستا نەیانتوانی وەبزانن لە چ شوێنێک دەستگیر کراون و حاڵ و گوزەرانیان چۆنە. زۆر بەداخەوە هەتان و کە چارەنوویسیەوە یەنە دیارە وەکو لجنە مافی مرۆڤ سێیەم جار ما هەوڵدا و سەردانا بەڕێز وەزیری ناوخۆ بکەین بەداخەوە هەر ڕۆژێ پاسا وەکتینا مەجال هەتان و کە نەدایە مەکو ئەم سەردانەوان بکەین ڕاستی ئەف چالاکوانە ڕۆژنامەنویسە خەڵکی ڕوشنبیر و بنەماڵێت تێکوشەر و بنەماڵێت کوردپەروەرن لازمە زووترین وەخت بێنە ئازادکردن ڕاستی کارێکی خراپ دەزانین گرتنا چالاکوان و ڕۆژنامەنویسا کارێکی خراپ دەزانین ئەوڕوکە هەموو خەڵکی کوردستانê هەموو خەڵکی کوردستانê فەرمانبەرێت هەرێما کوردستانê حەقی سەر حکومەتە هەرێما کوردستانê هەی بین برسینگاوا بگیرن داخواست مافی خود حکومت هەرێما کوردستانê بکەن حکومت هەرێما کوردستانê بەرپرسیارە دۆخێدارایی لازمە چارەسەر بکات. چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ مەڵ ئاواییکردن لە ساڵی 2020 کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم تەنها 5 موچەی تیادا دابش کردووە ئەویشیان بە لێبڕینەوە بووە لە بەرامبەریشدا گەر هاوڵاتیان و فەرمانبەران لە هەر ناوچەیەکی هەرێم بۆ داواکردنی ماف و موچە و قوتی منداڵەکانیان چوو بێتنە سەر شەقام و ناڕەزایەتیان دەربڕی بێت ئەوا دەسەڵات بە زەبری هێز و کوشتن و ڕاوەدونان و دەستگیرکردن و بێسەر و شوێنکردن وەڵامی داونەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.